بەڵێ بینەران بابەتی دووەمیشمان بابەتێکە لەسەر پرۆسەی ئاشتی لە تورکیا. ئەم بابەتە بە ناونیشانی پێدەچێت پرۆسەکەی باخچەلەی ئەردۆگان بۆ بەڕێکردنی وەخت بوو بێت دەست پێ دەکەین. ئەم بابەتە لایەن زاهیر باهیرەوە نووسراوە. ئەوەی بۆ ماوەی نزیک 9 مانگە لای پەکەکە و کۆمەڵە خەڵکێکی زۆر بە پرۆسەی ئاشتی ناسراوە. لای ئاکەپە و باخچەلی بە پرۆسەی تورکیای ناتیرۆر ئێستاش بە پرۆسەی چارەسەری ناسراوە. تەنها لە بەربوونی دەرفەتێک بوو بۆ پارێزگاریکردن لە حکوومەتی تورکیا لە سەروبەری شەڕی حەماس و ئیسرائیل و کلک و گوێکردنی میلیشیەکانی ئێران و لاوازکردنی خودی ئێرانیش. ئەمانە و ڕاگەیاندنەکانی ئیسرائیل سەبارەت بە گۆڕینی نەخشەی ناوچەکە ترس و لەرزێکی زۆری خستە دڵی دەوڵەتی تورکیاوە کە ئەو بارودۆخە ئەویش لی ڕزگار نابێت کە لە کاتێکیشدا دەیەها پیانووی هەیە بۆ لە لابردنی حکوومەتی ئاکەپە و گۆڕانکاری لە ئیداری بەڕێوەبردنی دەوڵەت و وڵاتە. ئەمە هۆکار و پاڵنەری تەواوی بوو بە دانانی ئەو وەهمەی کە بە ناوی قسەکردن لەسەر پرۆسەی ئاشتی نەک باوەڕی تەواوی ئاکەپە و باخچەلی بە گۆڕانکاری بنەڕەتی دەستور و حکومڕانی و لابەلاکردنەوەی کێشەی کورد لە باکووری کوردستاندا. بەڵام ئایا ئەو خەونەی ئۆجەلان و هەندێک لە سەرانی قەندیل و خۆشباوەڕانێکی زۆری نێوپەکەکە و کوردانی باشە ڕوودەدات؟ بەڕای من ئەگەر بمانەوێت بۆ چوونێکمان لەو بارەوە هەبێت دەبێت تەماشایەکی ڕووداوەکانی سەرەتا و ئەم دوایانە بکەین. ئاشکرایە هەر لە سەرەتاوە تاوەکو ئێستا دەوڵەتی تورکیا پێداگیری لەسەرەوە دەکا کە شتێکی ئاوا بە ناوی ئاشتی و ئاشتیەواییەوە لە ئارادا نییە. ئەوەی کە هەیە تەنها نەیشتنی تیرۆرە لە تورکیادا. بە بەردەوامیش ئەمە لەلایەن هەندێک لە بەرپرسان و گەورە دەسەڵاتدارانی تورکیەوە تا ڕادەیەک ڕۆژانە پشتڕاست دەکرێتەوە. ئاوی گوێمان بەوەدا دەدەن و بیرمان دەهێننەوە. نە دەستور دەگۆڕێت و نە ئۆجەلان بەردەبێت و نە پرۆسەکەش بەخواست و مەبەستی کوردان دەبێت. لەلایەکی ترەوە جەنگەکەی ئیسرائیل و حەماس گەر بۆ کاتیش بێت وەستاوە. ئیسرائیل جارێکی دیکە بەم زوانە ئێرش ناکاتەوە سەر ئێران. پێگەی تورکیاش نەگەهرنە لە بەهێزبووندا لە ناوچەکە و لە مەیدانی سیاسەتی ئەمریکادا بەڵکو بووە بە دانەر و ڕێخەر و جێبەجێکاری سیاسەت و سێبەری حکوومەتی سووریاش کە ڕنگدانەوەی حکوومەتی سیاسەتی حکوومەتی تورکیایە. نزیکبوونەوەی تورکیا و ئەمریکا و چوونی ئەبوو جۆلانی بۆ ئەمریکا و بەشداریکردنی لە پرسە هەرە گرنگەکان بە هاوبەشی و هاوکاری فیدان هاکان کە بە گوێرەی میدیا فەرمیەکانیش بارودۆخەکە لە قازانجی تورکیا و حکوومەتی سووریایە. لەلایەکی دیکەوە بە ناچاری ڕازیبوونی هەسەدە بە مەرجەکانی تورکیا و سووریا و ئەمریکا بە تێکەڵبوونەوەیان و بوون بە بەشێک لە سوپای سووریا لەگەڵ وەرگرتنی هەندێک پلەپای سوپایی و ڕەنگە ئیداریش. ئەمەش لە کاتێکدا کە دەبێتە قوربانی یاخود قوربانی بدرێت بەوەی ئیدارەی کە لە ڕۆژئاوادا هەیە و هەڵبوەشێتەوە و بێتە بەشێک و پاشکووی دەوڵەتی سووریا. واتە دەستبەرداربوونی تێزی خۆسەری و ئیکۆلۆجی، فێمینیزم و کاروباری هەرەوەزی. ئەکادیمیەکانی کە لەوێ بە ناوی جیاوازەوە هەن، هەروەها هەڵوەشانەوەی بەرنامە و پرۆگرامی خوێندن و چاوخشانەوە بە پرۆگرامی زانکۆکان و بێگومان لابردنی وێنەکانی ئۆجەلان و کۆتاییهێنان بەو سرودانەی کە لە قوتابخانەکاندا دەخوێنرا و دەوترایەوە یا لە کۆبوونەوەکاندا دووبارە دەکرانەوە. ئەمانە و لە پاڵکردنەوەی مەدارسی زۆری دینی و مزگەوت و کارگای بەرهەمێنانی کەسانی زۆر تۆنڕە و تیرۆرست. ئەمانە هەمووی ئاوێکە دەکرێن بە دڵی حکومڕانی تورکیا و ڕەواندنەوەی مەترسیەکانی ئەم 1-2 ساڵەیان سەبارەت بە لە کارکەوتنیان. لەبەر ڕۆشنایی ئەوەی کە لە سەرەوە وترا دەتوانین بڵێن گەر هەموو ئامانجەویستی تورکیا لە ڕۆژئاوا و لە سووریا ناتبێتە دی، ئەوە دەکرێت زۆرێک لەوانە بێت کە ویستویانە. ئالەم بارەشدا تورکیا پێویستی بە پرۆسەیەک بە ناوی ئاشتیەوە نامێنێ بە تایبەت لە ئێستادا کە لە کاتێکدا هێشتا زۆرێک لە تورکەکانی ئەوێ بە هەژمونی بەکارهێنانی زمانی ڕایسیستی و فاشستی دەوڵەتی دژی پەکەکە ڕاهێنراون دەکرێت لە ماوەیەکی دیکەدا بە تەواوی کۆتایی بەم پرۆسەیە بێت. لەوانەشە کە لە بردنێکی گشتی بۆ چەکدارانی پەکەکە بەڵام نەک سەران و کەسە دیارەکانی دەرکرێت. ئەوەی کە وام لێ دەکات کە من ئاوا بۆ چوونێکم هەبێت ئەوە لێکدانەوەی وردی بارودۆخی ناوچەکە و سیاسەتی ئەمریکا و گۆڕانکاری گەورە بەسەر ئایدیا و مانیفێستەکەی ئۆجەلان و باس نەکردنی هیچ جۆرە پێشەوەچوونێکی ئەم پرۆسێ و خەریکبوونی ئەو بەناردنی چەند پەیام و ڕاگەاندنێکی سارد و سەر و بێمزەڕەتانە و خۆنەدان لەم پرۆسەیە.
هەروەها ڕووداوەکانی ئەم هەفتەیە و ئاشکرابوونی باشتری نێتی تورکیا و ئەبوو جۆلانی و ئەمریکا هەر هەموو ئەمانەوەمە لێ دەکات کە بڵێم پێدەچێتەوەی لای ئێمە پێی دەوتێت پرۆسەی ئاشتی وەهمێک بوو بێت کە لە ئێستادا وەرناگیڕێتە سەر واقع. بەداخەوەم جارش وەکو هەموو جارەکانی پێشتر لەوە دەکات سەرکردان و ڕابەرانی کورد نەئەتوانی گەمەیەکی سوودمەند لە بەردۆخی ناوەزە و لە مەیدانی سیاسەتێکی بێسەر و بەرەی ئەمریکادا بکەن. ئێتر نازانین ئەمەش بە شکستێکی دیکە کۆتایی دێت یان بە سەرکەوتنێکی زۆر لاوەکی. دووبارە بەداخەوە کە دەم پارتیش یەکلاویان خراوەتە سەر یاخود هەموو شتێک دەزانن نایەنەوێت بیدەرکێن یا مەبەستێک لە مەبەستێکەوە ئاڵاون لە پرۆسەی وا گەورە و کە زۆر لە بەردانی سەرۆکە گیراوەکەیان گەورەتر دیارە.